زۆرن ئەو هونەرمەندانەی کە لە تاراوگاوە لە دەروی کوردستان لە ڕێی کارە هونەریەکانیانەوە گزارش لە خۆیان و گزارش لە نەتەوەکانەکەن. بگومان ڕەوەن جەواد یەکێکە لەو فۆتۆگرافەرە چالاکانی کە لە وڵاتی ئەڵمانیا لە ئێستادا بەشداری لە پێشانگایەکی هاوبەش کردووە بە ناوی بەهشت. قسە لەسەر ئەم پێشانگایە و لەسەر کارەکانی فۆتۆگرافەر ڕەوەن جەوادەکەم کە لە وڵاتی ئەڵمانیاوە لەگەڵمانە. کاک ڕەوەن سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. باش. سپاس بۆ تۆ. زۆر سپاس. ئەگەر گوێت لە من بێ باسێکی ئەم پێشەنگە هاوبەشم بۆ بکە کە ناوی پارەدایسیان ناوی بەهشتە، تۆ چۆن بەشداریت کردبوو؟ خۆ دەزانی پێش کۆرۆنا بێتن لەو هەموو سەتا سەری کوردستان دنیا بگرێتەوە. کۆرۆنا کە وەزعی هونەری شلۆخ کرد لە هەموو شوێنێکەوە. من پێشەوە ڕێکلامێکی ئەوانم بینی بەرچاوم کەوت لە ڕێگای سۆسیال مێدیاوە. منیش تەقدیمم کرد پرۆژەیەک بۆمان هەبوو هەربێکە و پرۆژەیەک تەقدیم کاتن. منە پرۆژەی کە تۆمجێری پرۆژەیەکی ستۆری فۆتۆگرافی بوو 2014 لە کوردستانەوە کاتە دەژیام 5 ساڵ لە کوردستان بووم. ئەو پرۆژەیەم تەواو کرد، تەقدیمم کرد، قبوڵیان کرد، خۆشحاڵ بووم بۆ پرۆژەیە. دوایەوە پرۆژەکە وەستا ئیشەکە وەستا بوو لەبەرەوەی کۆرۆنای بەسەردا هات. ساڵێک داتر پرۆژەکە وەستا، ئیشی ئەو پێشەنگایە وەستا. دوایەوە ئێستا کەرتی هونەری باشتر بووە و گەلەریەکان بوونەتەوە، سینەما، کتێبخانەکان. ئێستا نمایش بوو، هەنی ئەو هەینەی ڕابردوو یەکەم ڕۆژی نمایشەکە بوو کە خەڵکی زۆر بینەرێکی زۆر هاتە بوو. منوکە کوردێک نێوان لە نێو 17 هونەرمەند کە خەڵکی وڵاتەکانی تر بوو، منوکە کورد بەشداریم کرد. قبوڵیان کرد پرۆژەکە وەک فۆتۆگرافێکی کورد. زۆر باشە. مەرجی ئەوان چی بوو بۆ بەشداریکردن؟ و تۆ پێشتر باسی پرۆژەکەت کرد، واتە ئەمەی تۆ پێشکەشت کردو پرۆژەیەکە یەک کار نییە. ئەگەر باسێکی پرۆژەکەم بۆ بکەی و کارەکانی تۆ یاخود چیرۆکی پشتکارەکانی تۆ کە لە ناو ئەم پێشانگە هاوبەشە بەشداریت کردبوو. هەمیشە پرۆژەکانی من یان وەک بڵێم ستۆریەکانی من ئەگە سیر کەی یان فۆتۆکانی من بابەتێکی چیرۆک چییە؟ چیرۆک تێدایە هەیە. پێشتر چیرۆکم کردووە، اینجا ئیشم سەر فۆتۆکان کردووە و گرتوو من فۆتۆکان. ئەو فۆتۆیانی من باز لەوە دەکاتن، ینی کۆمێدیا، خۆشەویستی، جوانی و نەفرەت لە شەڕ دەکاتن. هەمیشە ئیشەکانی من نەفرەت لە شەڕ دەکاتن. پرۆژەکانی ڕابردووشم وا بوونە، یەکێک لە پرۆژەکانی تریشم کە 2014 هەینان کردم لە باشوور بە ناوی گوڵ و جەنگ کە پرۆژەیەکی ئاشتیانە بوو، نەفرەت لە شەڕ دەکاتن. هەینان لە ئەمنە سوورەکەی شاری سلێمانیە و پرۆژەیەم وێنەگرت. فۆتۆگرافیەکە ستۆریەکی فۆتۆگرافی بوو. هەینەوە پرۆژەی تۆمجێریش هەیە لە ئەمنە سوورەکە بەشێکی زۆری فۆتۆم گرتووە. هیچ مەرجێکی واژ نەبوو کە بڵێن مەرجێکی ئەوەیان دانابێتن. قبوڵیان کرد و خۆشحاڵ بووم بەو پرۆژەیە کە لە نێوان ئەفتە هونەرمەندی جیاواز لە وڵاتەکانی تر بەشداریان کردبوو. منیش یەکە هونەرمەندە کوردانم کە بەشداریم کردبوو، قبوڵیان کرد و ئێستا نمایشە و 28 مانگ کۆتایی ڕۆژی نمایشەکە دەبێت. زۆر باشە. ئەگەر کارەکانی تۆ ئەو کارانە بێت کە ئێستا لە سەر شاشەی ئێمە پیشاندرا، ئەو کارانە بێڕەنگ بوون، واتە زۆرینەیان ڕەش و سپی بوو، ئەمانە خۆت هەڵت بژاردبوون یان چیرۆکەکان وای ئەخواست یا خۆت مەرجی بەشداریکردن بوو؟ بەڵێ، من خۆم ئەو پرۆژەیەم تەقدیم کرد و قبوڵیان کرد لەبەرەوەی وین وەڵام ویست، لەبەرەوەی ئەو پرۆژەی نمایش نەکرابوو لە هیچ شوێنێک و پێشەنگایەک لە وڵاتەکان. پێشتر فۆتۆکانی کەم نمایش بووە لە فەڕەنسا، لە ئەمریکا خەڵاتی سێم و باش شانازیمە گرتووە لە ئەنستیتوتێکی ئینتەرناشناڵی شاری نیویۆرک لە ئەمریکا. 2018 مانجی ئۆکتۆبەری 2018 ئەو خەڵاتەمە گرت.
کە پرۆژێکی ئەوە بوو شنگال ستۆریێک بوو لەسەر ئاوارەی شنگال کرد بووم من هەندێک لە منداڵەکان بوو کە لە کەمپەکان دەژیان ئەو فۆتۆوانم ناردبوو لە مسابقەیەک سێەم بوو دانێکیشان شانازی وەگرت لە ئۆکتۆبەر 2010 ئەو پرۆژەی تۆم جێریش پرۆژەیەکە جیاواز لەگەڵ هەموو پرۆژەکانی کرم ستۆریەکانی کەم و فۆتۆکانی کرم بەژاریم پێ کردووە لەو پێشەنگایە من ئۆکتۆبەری ئەو ساڵیش پرۆژەیەکی تازەم دەبێتن لەو چەند هەفتەی داهاتوو لەوانەیە دەست بە وێنەگرتنی بکەم وەکو چەند فۆتۆیەکن بەشداری تێدا دەکەم لە پێشەنگاکی هاوبەش لە هەموو ساڵ شارەوانیەک لە شاری ئەڵمانیا ئەنجام لێدا و هەمیشە بانگێشی منیش دەکات هەموو ساڵێک زۆر سپاس. زۆر باشە کاک ڕەوەند حەزەکەم پرسیاری ئەوە بکەم بێگومان هەر فۆتۆگرافەرێک تەکنیکی تایبەت بەخۆی هەیە لە ڕاکێشانی بینەر بۆ سیرکردنی کارەکەی یان فۆتۆکەی تۆ لەناو ئەو هەموو فۆتۆگرافەرە یان لەناو ئەو هەموو هونەرمەندە کە بێگومان هەرێکە و بە جۆرێک کارەکات تۆ وەکو کوردێک ئەو تەکنیکە چییە کە بەکاری ئەهێنێت یاخۆت هەوڵەدەی لە ڕێگەی چیەوە سەرنجی ئەوان بۆ ئەو بابەتانە یاخۆت بۆ چیرۆکی پشت فۆتۆکانی خۆت ڕاکێشی کە دەبینی لە کوردستان مەشاکلی زۆر بەسەردا هاتووە شنگال یەک لە هەرە ڕووداوەکانی ناخۆش بوو کە بەسەر کوردانی یەزیدی داهات من کۆمەڵێک ستۆریم ئەو کاتە ئیش لەسەر کرد بابەتەکانی من جیاوازن ئەوەی کە من دەیکەم پێشتر کە ئیشم لەسەر کردووە و چیرۆک بوونە ئەو دەکردو من کە فۆتۆ دەگەی ینی یان لە فۆتۆیەکەوە سەرچاوی گرتووە کردو من کۆمەڵێک فۆتۆ ینی فۆتۆگرافی بە هەوەنتە ئیشی خۆم ڕەوەند نایخەمە بەرچاوی بینەرێک بە ئاسانی تێبگاتن ئێستاکە و فۆتۆی تۆمجێری لەسەر شاشەکەیە دەبیندرێت بینەری ئەڵمانیا زۆر بەلایەوە جوان بوو سێ چوار چیرۆکی تیا بوو ینی لاەن ڕوون بووەوە کە کۆمێدیا خۆشەویستی جوانی کچێکی گەنج کچ و کوڕێکی پێشمەرگە وام لێ کردوون کە خۆشەویستی دروست بێتن نەک لەوەی کە بیل لە شەڕ و جەنگ و ئەبابەتە بکەنەوە من باشیشەکان زیاتر لەسەر بابەتە ئیژەکەم یا زیاتر لەسەر ئەوەی ئیژەکەم مافی ئافرەت یان مافی ژن لە فۆتۆکانی منە زۆر ڕەنگی داوەتەوە ئەوە زۆر بۆ من خۆشکەرە ژنانی کورد لە ناو ئیشەکانی مندا بوونیان پێ دەستخۆش باسی چیرۆکەکانی پشتی وێنەکەت کرد من حەزەکەم زیاتر بزانم لەبارەی پێشانگاکەی تۆ کارەکانی تۆ بە تایبەتی بێگومان کاتێک نووسەر گزارشت لە دیمەنێکە کات پێویستی بە چەند دیالۆژێک هەیە بۆ ئەوەی کە ئەو هەستانە یاخود ئەوەی کە ئەوێ بیگەێنێت لە ڕێگەی چەندێڕێکەوە ئەیگەێنێت تۆ لە ڕێگەی چەند فۆتۆیەکەوە ئەم چیرۆکە ئەگەیێنێت یان هەوڵەی لە ڕێگەی یەک فۆتۆی واتە یەک فۆتۆ هەڵگری چەند مانایەکەوە هەڵگری چەند چیرۆکێکە وەکو خۆم ئیشەکانی من زۆر جار چەند فۆتۆیەک تەواوی چیرۆکەی من دەگەێنێ زۆر جاریش یەک فۆتۆ تەواوی ئیشەکەی من دەگەێنێ ئەو چیرۆکەی کە من ئیشم لەسەر کردووە ینی کۆمەڵی فۆتۆشن گەیاندوێتی بەس ئەوەی کە ئێستا بینەر بە من دەڵێتن زۆر لە فۆتۆیەک زیاتر پول بۆتەوە پێویستی بەوە نەکردو لەوانەیە من جدا بیرم کرد بێتەوە وتم بۆچی من ئەوە فۆتۆیشم نمایش کردووە پێویست بوو لەوانە یەک فۆتۆ بێت چیرۆکێکی تەواوی ئەو بابەتەم بیگەێنم ڕێی فۆتۆیەکەوە زۆر وای گەیاندووە بە من کۆمەڵێک فۆتۆ بۆ من کافیە ینی جاروەشە یەک فۆتۆ بۆ من زۆر گرنگ بووە چیرۆکی من و ئەو فکرەی من کە لە فکری مندا بووە پێکاوێتی ئێستا خۆشحاڵم زۆر بینەری ئەوروپا بە تایبەتی ئەڵمانیا لە من ڕازین ئەو کۆمەڵە پێشەنگایی کە بە تایبەتی لەو چەند ساڵی لێرەم نزیکەی 8 پێشەنگان 9 پێشەنگام کردیتەوە بە تایبەتی ئەڵمانیا کە زۆر ڕێزی من دەگرێت هونەرەکانی من دەگریتن سەپۆرتم دەکاتن بۆ خۆشحاڵیە
بینەریش تا ئەو ڕادەیە لە من گەیشتووە کە من تیم کردێتی دەکەم هەمیشە بیر لە ئەو چیرۆکان دەکەمەوە کە کورد بە ئەوروپا بناسە لەڕێی فۆتۆکانمەوە و جیاوازی ئیشەکانی منیش ئەوەیە خۆشت دەیبینی ئەگەر بینەرانی تەلەڤیزیۆن ببینن ستایلی ئیشکردنی جیاوازی هەیە لەگەڵ هەندێک فۆتۆگرافی تر کە لە کوردستان بێت لە هەر شوێنێک بێت. بەڵێ کارەکانی تۆ کاتێک کە لە کوردستان بیروا ئێستش زۆر کارت هەیە کە بە تایبەتیش لەم پێشانگایە بەشێکی زۆر لە کارەکانت نمایش کردووە چ گۆڕانکاریەک هاتۆ بەسەر کارەکانتە لە دوای ئەوەی کە چوویتەتە وڵاتی ئەڵمانیا چ گۆڕانکاریەک بەسەر کارەکانی تۆیە هاتووە تۆ ئێستا بەرکەوتەی کۆمەڵگەیەکی تری کەڵچەرێکی تر خەڵکی تر زۆر شتی جیاوازترە بینی و بە تەنهایت زیاتر بیرەکەیتەوە؟ بەتاکید خاتون من ئێستا لە کۆمەڵگایەکی جیاوازتر لە کەلتوریەکەم جیاوازتر ژیان دەکەم بەتاکید ئەو ئیشەی کە لە ڕابردوو کردومە و خۆشحاڵیەوە شەنازی پێوە دەکەم لە باشوور کە کردومە پێشەوەی هات بێمە ئەوروپا ئێستا کۆمەڵێک پرۆژەی باشتر هەن پرۆژەی زۆر گەورەتر لە بەردەستی مندا هەن لە ئەنجامی دەگەێنم کۆمەڵێک ئیشن ناتوانم لێرەیە باسی کەم لەوانەیە کاتی مابێ بەوەی کە من ئیشی لەسەر بکەم و دیاسی سەرکەم بەڕاستی چکە ئیشەکانی من جۆدان تۆ لەناو وڵاتێکی وەکو ئەوروپا بیر دەکەیتەوە زۆر بە پرۆفێشناڵی کاتی خۆی ئەگەر بە شێوازێکی ئاواژ ئیشن نەکرد بێ ئەمجارە تۆ بە شێوازێکی فراوانتر دەبی بیرەکەیتەوە ئیشی لەسەر بکەیت تۆ لە کۆمەڵگایەکی گەورەتر و فراوانتر و دەستگای هونەری سەپۆرتی زۆر باش دەکەن ڕێگا خۆشکردن بۆ هونەرمەندان و فۆتۆگرافەرەکان و هەموو بەبێت جیاوازی کە بزانیت تۆ هونەرمەندی بیر ناکاتەوە ئایا تۆ شوێنێک ئەو هاتووی گرنگەوەیە تۆ شتێکت پێەیە ئەوە خۆشحاڵە بۆ ئەو سەپۆرت دەکات پرۆژەی نوێم بەڕا بەتاکی جیاوازتر و گەورەتر و ئایدیایی باشتر و بەهێزتری کێدایە و ئیشەڵا لە داهاتووە ئەیبینن و کاری سە دەکەم هەموو ساڵێ پێشەنگای تا دوو پێشەنگام دەبێتن بەتابەتی لە ئەڵمانیا و لە دەرەوەش بەردەوام پەیوەندیم هەیە کۆنتاکتم هەیە تەقدیمیاتی فێستیڤالات فۆتۆ دەکەم ئەو شتانە. بەڵێ وەکو گەنجێک ئامۆژگاری چییە بۆ ئەو گەنجانە یاخود ئەو فۆتۆگرافەرانەی کە لە کوردستانە ژین بۆ ئەوەی کە زۆریان کاری ناوازە ئەکەن و کاری زۆر جوان پێشکەشەکەن و فۆتۆی زۆر جوانە بینرێت چۆن بتوانن ئەم فۆتۆیانە بگەێنە دەرەوەی کوردستان و لە پێشانگا گەورەکانە بەشداری پێ بکەن؟ خاتون خۆ دەزانانی ئێستا سۆسیال مێدیا شتێکی زۆر زۆر گرینگە لە دنیای هونەری و ئێستا لە بەردەستی مەدایە یان دەتوان لە ڕێگەی سۆسیال مێدیا زۆر فال ببینن و سێر ئەنە گۆگڵ دنیای فستیڤاڵی گرافیک هەیە لە دنیا فۆتۆگرافەکانی کوردستان باش بکەن مەجموعەیەک زۆر باشن کانات سلێمانی لە هەولێر لە دهۆک کۆمەڵی فۆتۆگرافەر هەن نامەوێت نایان بێنم بەبێ جیاوازی دەستخۆشیانێدا کاری باش دەکرد فۆتۆی جوانیان هەیە من بینی و من بەڕاستی دەستخۆشیان هەیە کەمانی شەنازیان پێوە دەکەن خۆشحاڵیشم یەک لە فۆتۆگرافەکان هەر فۆتۆگرافێک بێت لە هەر شوێنێکی کوردستان بێت لە هەر فستیڤالێکی دنیا کە دەبینم وەرگیرا بێتن ئەگەر شێمەوە خۆشحاڵ دەبم پێم خۆشە ینی سۆسیال مێدیا وایە کە تۆ لە بەردەستە هەر شوێنێک داواکەی دەبێتە بەردەستی تۆ ڕاستی ینی ئێستا باوی ئەوە نەماوە تۆ کەسێک هاوکارت بێیان دەتوانین ئێمە هاوکار یەکدرت بین بۆچی نانی من هاوکار دەبم ئەویش هاوکارم بێ خۆشحاڵ دەبم بەڕاستی ڕێگا خۆشکەرم بۆ هەر فۆتۆگرافێک و هونەرمەندێک بۆ ئەوروپا ئیشەکان بگاتە ئەوروپا فستیڤالێک یان گەلەریەک بەس ئێستا سۆشیال مێدیا هەموو شتێک دەبێتە بەردەستی تۆ هەموو شتێک ئاسان دەبێت بەردەستت زۆر باشە
دەستەکانت خۆش بێ بە هیوای سەرکەوتن ڕەوەن جەواد فۆتۆگرافەر سوپاسکە لە ئەڵمانیەوە لەگەڵمان بووی.